کە چاوتە نوقێنی لە ئاستی حرامێک و نەزەرێکە تۆ لە نوێژایت چۆن لە نوێژە سەرەداخستە و نەزەر ناکەی درێژ نابێ نەزەرکەی چۆن لە نوێژە چێژ ناکەیت و حرام ناخۆیت بێ لە دەرەوی نوێژیش پرۆگرامێکت هەبێ کە حرام نەخۆیت چۆن لە نوێژە دەست ئاواگرتووە و نووسانتە بخۆتەوە دەست بۆ خراپە نابیت ئەبێ لە غەیری نوێژیشە فێری ئەم پرۆگرامە و ئەم پەیامە بیت ئەبێ نوێژ تەدریب بێ لەسەر ئەم شتانە ئەبێ نوێژ فێرمان کە ژیانمان هەمووی هەر نوێژ بێ نوێژ بێ بە پەیڕە و بە پرۆگرامێک کە لەسەری بڕۆین و لەسەری بژین و لەسەری بمرین و هەر کاتێک نوێژەکانمان وای لێ هات وەکو حەسەنی بەسریە فەرمێ بقدر ما تتعدل صلاتك تتعدل حياتك سبحان الله ئێمە زۆر جا لە کاتی نوێژە پەلەمانە شپرزەین و ئیشەکانمان چاوەڕێمانەکا بۆ ئەوەی کە زوو بڕۆین و ئیشەکانمان ڕاپەڕێنین بەڵام چۆن تۆ ئەتوانی ژیانە خۆش بێت و هێشتا نوێژەکەت خۆش نەبووە هێشتا نوێژەکەت لا خۆش نەبووە تو نوێژەکەت ڕێخە ژیانت ڕێکەکەوێ تۆ سەڵاتەکە حازر بە فەلاحەکە بە دوایە دێ ئێمە غەڵەت حاڵی بووین وا ئەزانین نوێژ کاتی سەرکەوتن و دەستی ئیش و سەرقاڵێکانمانەگرێ نەخێر پێش ئەوەی کە ژیانمان ڕێک بێ ژیانمان تەنزیم بێ ئەبێ نوێژەکانمان تەنزیم بکەین ئەبێ نوێژەکانمان ڕێخین هەر کاتی نوێژەکانمان ڕێکەوت و تەنزیم بوو نوێژەکانمان سەرکەوتوو بوو ژیان خۆی بە دوایە دێ لەبەرەوە دەبێت کاتی ژیانمان بین بێنەوەش ئەبێت نوێژەکانمان نابێ نوێژەکانمان بگۆڕین ئەبێ نوێژەکانمان بمانگۆڕێ واتە ئەبێ سەرقاڵیەکانمان فێری ئەومان نەکا کە لە حەقی نوێژەکەمان بخۆین بەڵکو نوێژەکانمان وا بێت کە سەرقاڵیەکانمان کەم کاتەوە